هەڵگری بڕوانامەی بە کالۆریۆسە لە زمان ئینگلیزی و هاتووەتە پێشانگای هەلیکاری ڤیم بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە هەلیکاری دەست بکەوێت. زمانی ئینگلیزیم تەواو کردووە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت، خاوەنی بڕواناوی بە کالۆریۆسم. هیوادار بووم ئەمڕۆ کە بەشداریم کردووە لە ئێرە لە پسپۆڕی خۆم و ئەو حەز و خولیایی کە هەمانە لێرە بتوانین ئیشێک بدۆزینەوە و سپاسی ڤیم فاوندیشنەکەم کە توانیوانە ئیڤێنتێکی ئاوا ڕێخەن. منەکو خۆم زۆرم بەدڵە لەبەرەوەی کە گەنجی زۆر کرێتیڤمان هەیە بەڵام کاری دەست ناکەوێت. زیاتر لە 6 کۆمپانیایی کەرتی تایبەت بەشداریان لە پێشانگای هەلیکاری ڤیم کردووە. بڕیاروایە پێشانگاکە ماوەی 2 ڕۆژ لە سلێمانی بەردەوام بێت و 1900 هەلیکار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنێت. 1900 هەلیکار بۆ گەنجەکانی ئێستا لە دامەزراوەی ڤم ڕەخساوە بە بەشداریکردنی 6 کۆمپانیا و ئەو کۆمپانیانی کە لەگەڵمانن کە بە شێوەیەکی گروپ بەشدارن ئەگەر بە هەمویان بە عەدەد کۆکەینەوە ئەچنە 140 بۆ 150 کۆمپانیا کە لەگەڵمانە بەشدارن. گەنجێکی زۆر بێکارن لەم پێشانگیانە توانێت هەلیکار بۆ خۆی بڕەخسێنە. دەمە وەکو کۆمپانیای مینیسۆ شەریکێکی ئینتەرناشناڵە زیاتر لە 25 هەلیکارمان هەیە. ئێمە لە ئێستا 200 هەلیکارمان ڕەخساندووە، بەڵام ئەم 200 هەلیکاری کە دامانەوە پلانی ئەم 6 مانگە و ساڵی داهاتوومانە 4 هەفتەیە یەکەمە کە دەرچوو 300 هەلیکارمان ڕەخسان، بەڵام ئێستا بەرزبوونەوەیکی زۆری بەخۆی بینەوە. بەس لە هەفتەی ڕاهبردووە نزیکی 140 هەلیکار پۆست کراوە لە ئاپەکەمانە. جیاواز لە کۆمپانیاکانی کەرتی تایبەت بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایش و هاتوچۆی سلێمانی وەک دوو دامەزراوەی سەربەدەوڵات بە 46 دەرفەتی کارەوە بەشداریان لە پێشانگاکەدا کردووە. 36 هەلیکار ڕەزامەندی لەسەر دراوە. هەلیکارەکان بە شێوەی گرێبەستە ئێمە ئەوەی کە کاری لەسەر دەکەین ئەو کەسانەمان بۆ بەشی ئەندازەی هاتوچۆی سلێمانی دەوێت کە تایبەتن بە بواری تیمی بۆیاغ لە هێما و هێڵکاری سەر شەقامەکان. وەکو ئاسایشی سلێمانی 10 هەلیکار ڕەخسێنراوە، بەڵام بە شێوەی گرێبەستە بۆ ئەو کەسانەشە کە زیاناریان هەبێ یاخو شارەزا بن لە بواری کۆمپیوتەر و تەکنەلۆجیایە. لە دوای ساڵانی قەیرانی دارایی ئەمە گەورەترین دەرفەتی کارەکە لە هەرێمی کوردستان ڕادەگەندرێت. وەک دەوترێت ئەم هەنگاوەی ڤیم دەرگایەکی نوێ و هیوایەکی گەورەیە بەڕووی هەموو ئەو گەنجانەی کە ساڵانێکە لە هەرێمی کوردستان بێکارن و دەیانەوێت هەلیکاریان دەست بکەوێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.